ئێمە لەم خەتەی خۆمانەوە ئەڵێن باوەڕمان وایە کە خۆی گەورە سەیدنا ئادەمی دروست کرد کە ئادەمی ناردۆتە سەر زەوی دینی لەگەڵا ناردووە هیدایەتی لەگەڵیان ناردووە کەوابوو لە سەرەتای یەکەمی هاتنی بەشەرەوە دینەکە تەوحیدە خوا بە یەکناسینە ئەوەی ئێوە ئێڵێن و مەرحەلەی تۆتمی و مەرحەملی فلان و فلان ئەمانە هەمووی لای ئێمە باڵن باڵێکیش ئەوە ناکە بڵێن ئەسڵ و ئەساسی نییە ئەڵێن دوو خەت هاتوو خەتێکی تەوحید هاتووە بەردەوام جارجارە بزر بووە لەم فاصلی دوو پێغەمبەرەیە کە فاصلەکە لێرە جەهلێکی زۆر هەبوو بۆ نەخوێنەواری زۆر و پابند نەبوون بە دین ئەنجا ئەم فەرع و فروعانەی تر دروست بوون بیرمەندانی ئێوە و فەیلسوفانی ئێوە کە باس لە خەتی مەشی دینەکە ئەکەن لەو تەتەورە ئەکەن پێشبردی دینەکە باس لەم خەتە مشریکە ئەکەن نەک لە خەتی تەوحیدەکە چونکە ئێمە باوەڕمان وایە باشە سەیدنا موسا یا سەیدنا ئیبراهیم 10,000 ساڵ پێش ئێستایە سەیدنا ئیبراهیم تەوحیدەکە لەوێەوە دێ تەوحیدەکە پێش ئەویش هەبوو بەڵام ڕەمزی تەوحیدەکە ئێستا لە لای هەر سێ دینەکە لای مسلمانان و مەسیحی و یەهودیەکان سەیدنا ئیبراهیم ملة أبيكم إبراهيم هو سماكم المسلم باشە کەوابوو ئێمە لەم خەتە دینەی خۆمانەوە باوەڕمان وایە لەوەتای بەشەریەت هەیە دین هەر هەبووە کە تەوحیدەکەش فاصلی نێوان پێغەمبەرەکان تاریکستانیەک بۆ خەڵکەوتۆتە جەهل و زوڵم و خورافاتێکەوە کە بەناوی دین دروستی کرد ئێوە دراسی ئەمەتان کرد بەڵام ئێمە باوەڕمان بەم تەوحیدە هەیە کە موکیبی پێغەمبەران و کاروانێکیش و ئەڕوا بەرەو قیامەتیش ئەم تەوحیدە هەر بەردەوامە لەناو ئەهلی ئێمەشە لەناو مەسیحیەکان و لەناو جوولەکەکانیشە ئەهلی شرکەر هەن لەناو ئێمەشە ئەهلی شرکەر هەیە کە بە سەبەبی جەهل کەوتۆتەوە ناو شرکەکەی خۆی کەوابوو ئەمە ڕاست نییە کە بڵێ دینەکە بەو تەتەورە هاتوو ئەوە دین و دیدێکی خورافیاتێکە کە نەیتوانی و پێناسەی گەردون و ژیان بکە مەجبور وە جارە لە فەلسەفەی وەربگرە جارێک لە عەقڵیەتی و خەڵکی جارێک پەنابەرێتە بەر ئەفسانە